تاوانی پیرۆز بەو لەشە کزەیەوە هەناسەیەکی قوڵی هەڵمژی هەستم دەکرد ئۆکسجینی لە نێو ڕێستۆرانتەکەدا نەهێشتووە. پەراسۆکانم زەختیان خستە بۆ سەر دڵم. دەنگی هات و چۆی خوێنی نێودەمارەکانی خۆمم دەبیست. گلێنەی چاوم دەیکزاندەوە. هەناسەکەی دایە دەرەوە و گوتی: بۆ کوێ بچم؟ تەنانەت لەو بەرسنوورە دەستکردەکانی وڵاتەکەی خۆشم. هاوزمان و هاخوێنەکانم حسێبی میوانم بۆ دەکەن. لە هەندەران تووشی سەدان نەخۆشیم دەکەن. من کاتم نییە کە تەنیا بم یان بە بەڵای غوربەتەوە شەعر بڵێم و بە ستایلی جۆرا و جۆرەوە فیگۆری ڕووناکیم بگۆڕم. کاتی ئەوەشم نییە تووشی ساوێر و خەمۆکی ببم و داخی دڵم لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا خاڵی بکەمەوە. خۆشم بمەوێت بچم، نە قاچەکانم لەگەڵمدا دێن، نە چاوەکانم و نە زمانم. قاچەکانم فێری ڕاوەستان لە پۆلی خوێندنن، چاوەکانم لە چاوەکانی قوتابیانم و زەوتین دەگرن، زمانیشم بۆ ئەوان نەبێت بۆ عەرز و ئاسمانیش هەڵناسوڕێن.